گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. کشە کشە پۆک نەڕەشە میوان ڕۆژێ دوو ڕۆژ خۆشە لە وەڵامدا پۆک نەڕەشە دەڵێ کشە کشە پۆک نەلارە ئەمە جێمە تا بەهارە ومێ دەکەین تا بەهار تەواوە بێ پەتای کۆرۆناش جێمان بێڵە بە یەکجاری. لە مروارەکانی غوربەتەوە سڵاو خۆشەویستانم، وەک هەمیشە و وەک هەموو جارێ بۆ ئەم جارە میوانەکەم مروارەیەکی نایابە حەو ڕەنگ دەنوێنێ خاوەن تۆمارگایە پێش هەموو شتێ. خاوەن تۆمارگا بووە گۆرانی بێژە ژەنیارە ئەندازیاری دەنگە بێژەرە شێفە وێنە کێشە کامێرەمانە مامۆستایە و زۆری تریش. با هەموو پێکەوە بزانین ئەم مروارێ درێ و شاوە جوانم کێیە. کاک پشکۆیان سڵاو. سڵاو ئەمەلخان باشی بەخێر بێ زۆر سپاس دەکەم بژیت هیوادارم لە جێ وەسفا بم. نە بەدڵ نایەوە لەوە زیاتریشی ئەکرێ بزانین زیاتر خۆت بناسێنی بە یۆگران و بیسەران ڕەنگە هەنێ کەس کە لەم گەنجە چۆنەڵێ ئەم گەنجە تازانن نەزانن پشکۆ مستەفا کێ ئەمە سەعید کوردێکیە بەڕاستی هەنێ جار پێویستە خۆمان وەبیر ئەو خەڵکە بخەینەوە. با بزانین لە زاری جەناب سانە پشکۆ مستەفا کێیە؟ ئەمە ئەکی دەبێ بە سەریعی باسیکەین لەبەرەوەی کات زۆر نەبە بەڕاستی چکە بێت زۆر باگراوند باسکەین ئەگەر لە بگەڕێمەوە بۆیە باگراوندێکیش بەم زۆر باشترە. من لە خێزانێکی هونەریم پێش هەموو شتێک خاڵەکانم زۆربیان هونەرمەندن هەمیان ناسراون وەکو لالێ عەبدە و نەجاتی عەبدە ئەمانە کە لە بوارەکانی هونەری موزیک و وێنە کێشان و ئەمانە زۆر هەر لە مەسەڵەن لە عەبدە لە جیهانە ناوبانگی هەیە. بێ لەوە مەسەڵەن باوکم دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا ساڵی 59 یەکەم مۆجبەی پەیمانگای هونەرە جوانەکان کە دەرچوون خۆبەتە ئەو یەکەم مۆجبەیە. باوکم هەم عازف کەمانچەیەکی زۆر باش بوو هەم ئاوازدانەر بوو زۆرێک لە سرودەکان سرودە کوردیەکانی کە لەسەر زاری هەمومانە ئاوازی باوکمە بەڵام چۆنڵی پێشمەرگەی وینە زۆر خۆی دەرنەخست لە زەمانی خۆیان بۆکو ناو. برا گەورەکەم کڵپە هەم وێنە کێشێکی زۆر لێ هاتووە هەم عازف گیتار و گۆرانی بێژە. فرمێسکی خوشکم ئەکتەری شانۆ و سینەما و درامایە. بڵێسەی خوشکم نەحاتێکی زۆر باشە. کوردوی برام ئەویش هەم وێنە کێشە هەم عازف گیتارێکی باشە ئاوازدانەرێک و گۆرانی بێژێکی زۆر لێ هاتوو باشە. ئەمەش خۆم لە ساڵی 82 دەستم کردەوە بە ژەنینی ئامێری گیتار سەرەتا خۆم فێرە کرد دوایی ئەوە لەسەر دەستی ماسە سەڵاح ڕەوڵ زیاتر برەوم بە خۆمدا ئەو هەر لە ساڵەکانی 84 چوومەتی پیرەمێرد بە سەرپەرشتی ماسە سەڵاح ڕەوڵ لێرە وەسڵایەکی زۆر گەرمم بۆی هەیە. هەمیشە لە هەموو بوارێکە نای ئەو هێن و باسی ئەەکەم چکە فەزڵێکی زۆری هەبوو بە دەستگرتن و منی بردە ناو ئەو جیهانی کە لە تیپی پیرەمێردەوە دەستمان پێ کرد. لە زۆربەی تەمسیلەکانی ئەو سەردەمەی ژاڵە گوڵاڵە لەوانە عەسپم کردو لەگەڵ تیپی پیرەمێردا بۆ لەو سەردەما بۆ گۆرانی بێژەکان کەریم کابان خوالی خۆش بێ بۆ پەیمان عومەر بۆ عەدنان کەریم ئەو با بڵێن لەو حوقبەی کە لەگەڵ تیپی پیرەمێردا بۆم عەسپم بۆ کرد لەسەر تەلەڤیزیۆنی کەرکووکی جاران لەگەڵ تیپی پیرەمێرد کلیپم هەیە. ئەنجا بەردەوام بووم چەنەها گروپ و چەنەها کاری موزیکی زۆر گەورەمان ئەنجام باوە. ئەگەر دانیشین لەسەر لێرە باسیکەین لە کۆتانایە بەڕاستی من ئاوازدانەریشم ڕاستە گۆرانی وتووە بەڵام زۆر دەمێکە گۆرانیشم نەوتۆ چکە زیاتر حەز بە ژەنینی گیتار ئەەکەم لە بوارەکانی ترە حەزەکەم گیتار عەزفەکەم بۆ زۆربەی گۆرانی بێژەوە ناوباڵەکان عەزفم کردووە. ئاوازم بۆ زۆرێک لە فیلمی کورت و سپۆت و فیلمی دوکومنتاری بەڕاستی داناوە. هەروەها لە بواری هونەرە کاری زۆر باشم کردووە کاری زۆرم ئەنجام باوە. ئەگەر ئەوانەی لێ گەڕێم بۆ پرسیارە گەر بیکەیت چکە ناکری هەمووی ئێستا لە پێشێکی کار خۆ قسە بکەم و هەمووی باسکەم حەزەکەم دوایی پرسیارەکانێک کە ئیکەیت
لە زڵنی پرسیارەکانە منیش جوابی زۆربەی تر کارە هونەرەکانی ترم بەمەوە کردومە بەپێی ڕوئیاکانی پرسیارەکانی جەنابەت. باش زۆر سپاس یەخوا بەخێر بی سەر چاو. جاری یەکەم جار ئەبێ دوای پێشێکێکە دوای بەخێر هاتن بڵێن پیرۆستان بێ بەرا ئاکات پشکۆ ئەوە لە سزنی کەرەنتین نەجاتان بوو تەواو کراوەتەوە چەند ڕۆژە و لە مانگی ڕەمەزانیشتان پیرۆست مانگی ڕەمەزان لە ئێوەش و لە هەموو موسڵمانانی جیهان و لە کورد بە تایبەتی پیرۆز بێ بە تایبەتی کە ئەکەینە دوای ئەم کەرەنتینەوە من ئێشتا فێر نەبووم بچمە دەرەوە ڕانە هاتووم کەچمە دەرەوە بەپەلە هێمە ماڵەوە چونکە بەڕاستی ڕاهاتم لە ماڵەوە هەم بیری ماڵەوەکەم هەم ڕاهاتم لە ماڵەوە بەڕاستی ئەم کاریتەنە فێری کەرەنتینەکە فێری ماڵەوەی کردین فێری جوانی و خۆشەویستی ماڵەوەی کردین فێری ئەو شتانەی کردین کە چەند وەختە لە ماڵەوە نەم کە خۆمان ماڵێکمان بۆ خۆمان دروست کردووە هەموو مەسرەفەمان تیا کردووە هەموو شتەمان هەیە لە ماڵەوە نەمازانیەوە متعی لە بینوازانەوە متعی دنیا هەمی لە دەرەوەی نەک لە ماڵەوە زیاتر ماڵەوە بۆ کاتەکانی خەوتن بەکارمان هێناوە بەس دوای اکتشافمان کرد نا ماڵۆشتی زۆر جوانی تیا ئەسڵەن کات بەش ناکە ئەمە نیشتر لە ماڵەوە هەیە کات بەش ناکە نازانی کتێب بخوێنیتەوە سری فیلمکەی مۆزیک لێ بی ئاوازدانی ڕەسمکەی ڕێکۆردکەی بۆ خۆت من ماک پرۆبوک و کۆمپیوتەر و ئەم هەموو جیهازە مۆسیقییانم هەیە ئەمەنە شتم پڕە هێشتا ئەم فتری کە لە ماڵەوەم کات بەشی نەکردوم ڕوبعێکی بکەم بەڕاستی نازانم بەعزی خەڵک بۆ بێزار بۆ لە ماڵەوە من دوو ڕۆژە ئەچمە دەرەوە بە پەلەی ئەمە ماڵەوە چکە بیری ماڵەوەکەم بیری شتەکانی ماڵەوە مەکەم کە دەغێ هاتو چوونەمانی شووە پێویست بوو بۆ هەموو کەسێ نەکەر بۆ یەکێک و دوان بەڵێ بۆ هەموو کەسێک پێویست بوو لەبەرەوەی کە قیمەتی ماڵەوە ماهێتی خێزان ژیان لە ناو خێزانە بەڕاستی ماوەیەکی کافیە کە تۆ لەمە زیاتر لە مانگونیوە کە لە ناو خێزانە بە بەردەوامی ئەژین بەبێ دابشڕان لە ناو ژوورەکان نابێکەوەین لە ناخوار نابێکەوەین کە کاتی تروانە بۆ لە هەموو ژەمەکان نابێت بۆ نانەخۆین لە هەموو ئەسڵ دانیشتن و سێرکردنی تەلەڤیزیۆنێک و هەموو مناقەشەیەکمان بێکەوەیە تێگەشتێکی زیاتر بەڕاستی هەندێک کەس بەنوکتە ئەڵێ بەڵام من بەشجی ماڵێم ئینسان چەند ساڵێکی خێزانی هەیە ئێستا لێکتری زیاتر تێگات چکە ئێستا زیاتر کاتێکاتنی بۆ بێکەوەیە یعنی دەرفەتێکی باشە بۆ هەموو کەسێک دەرفەتێکی باش بوو بۆ هەموو کەسێک هیوادارم ئەمە بە هەند وەربگیرێت پیرۆزی جوانی بوونمان لە ماڵەوە زیاتر بێ لەوەی کە هەستکەین خەڵکێک هەستگاڵی سژن بوون لە ماڵەوەیان بێزار بوو بێ لە ماڵەوە بەعکسەوە من دوو ڕۆژ ئەچمە دەرێ بە پەلەیەوە ماڵەوە بیری ماڵەوەکەم هیوادارم ئەم ڕەمەزانەش ببێتە کۆتایی ئەم ڤایرۆسە پیسە لە هەموو وڵاتێکا و ببێتە مای بەرەکات بۆ هەموو ماڵێکی کورد زۆر سپاس ئەی بەو هەموو کاتە سەرقاڵێتەوە بە ڕیکۆردکردنەوە بە کۆمپیوتەر و بە گیتار و بە گۆرانوتنی شتانە بەشی سێرکردنی فیلمی هەرتیا بوو چەند فیلمی سێر کردەوە وەڵی فیلمم زۆر سێر کرد بەڵام ئەوە ڕەچای ئۆشم کردە کە تۆ مناڵی بچووکت هەبوو لە ماڵەوە بەپی تەمەنەکان هەموو فیلمێک سێری ناکەی چکە زۆربەی ئەو فیلمانە ئاکشنە عنفی تایە یان دیمەنی سۆزداری زۆری تایە کە ئەمانە کۆکراون لە هەموو فیلمەکە ئەم جۆرە دیمەنانە هەن لەبەر تۆ بەڕەچای ئۆشکی کە مناڵێک لە ماڵەکەیە من ئەو کاتانی کە لەگەڵ مناڵەکانە بەبوونی مناڵەکان دانیشتم لەگەڵ یانەسیری فیلمی کارتۆنیم ئەکرد لەگەڵیان فیلمی مناڵان خۆشم قەتعیکی زۆرم بەڕاستی لێبینی بەڵام ئەو کاتانەی کە بمتوانێت سێری فیلمێکی جدی بکەم بۆ خۆمە وە لە دوای یەکی شەوە دوانزەی شەو کاتانە سێری فیلم کردات تا سێ شەو چواری شەو بەڵام شەوانە ڕۆژانە بە بەردەوامی دو سێ فیلم سێریمان کردووە بەڕاستی فیلمی زۆر باشن لەم فترەیە ناسی و بینیوە لەوە هەر من متابعی فیلمم بەڕاستی پێشتریش هەر بۆی نتفلیکس و کۆمەڵێک شوێنەوە کە هەمە بەشداریم هێتیایە متابعی فیلم چاکم زۆر کردەوە بەس ئەم فترێش لەسەر فەیسبوک خەڵک عنوانی فیلمی زۆر دانا لەو کەسانی کە دایان ئەنا ئەزانی تەزەوقی بەعزێک کەس چۆنە لەبەرەوە هەنێ فیلمیش بەهۆی تەزەوقی ئەوانەوە زەینم میاوەتی و سێرم کردووە سوودی زۆر بۆ ئیسفادەی زۆرم لێ وەرگرتووە و کاتەکانی کەش کتێبیشم خوێنەوە و ڕیکۆردیشم کردووە هەربژی دەمێک یەکتریمان نەدیوە هەر پرسیارە و بە سەڵێ بە دەردی خۆماناڵە پرسیارە بە زۆری دێتەوە لە کاکشکۆیەکەم و منیش پێم خۆشە گوێم لە دەنگی بێ و پێم خۆشە
هەواڵی هاوڕێیان ببیستین لە ناوەی نیشتیمان زۆر سپاس دەکەین ببەخشە جاردار ئەم پرسیارانشی تێکە مەژنی هەمووی جدیار بێ کاک پشکۆیان لە خزمەتان بە هەڵێستنی فراوانەوە وەڵام عینەوە بێڕتوش زۆر سپاس بە حکمی ئەوەی بەڕێستان گوێی مۆسیقیتان هەیە بڵێن لەبەرەوەی تۆمارگاتان هەبووی گوێیەکی مۆسیقیشتان هەیە لە هەمان کاتیشدا خۆتان پێگەیاندووە خۆت ئاوازت داناوە بەڕێزت هەر خۆشت ئامێری گیتارە ئەزف کردووە چوزانم شعرت داناوە تەسەورەکەم کۆمەڵێک بەهرەی جوان دەستی نووسینی شمێشتیشم نووسیوە کاتی خۆی ئێوەزان ببوورە مناڵم مەجموعەیەشت من ئەمە نەمەزانی باقەکەی ترم نەزانیەوە بۆ بەڕێستانم داناوە ئەتوانین پرسیارێ بکەین جیاوازی گۆرانیوتنی هەشتاکانی سەدەی ڕابردوو لەگەڵ ئێستاە چییە؟ چونکە ئەزانم بەڕێستان بڵێن لە سەدەی ڕابردووە تۆمارگاتان هەبووە لە ئێستایان هەر نەک تۆمارگا من باوەڕکە لە تەمەنی 6 ساڵیەوە لە بەرۆی کە وەکوتە ماڵی ئەمە ماڵێکی هونەری بووە هەم کتێب خوێنەوەشم لەو کتێبخانە گەورەی باوکمەوە فێربووم کە کتێب خوێنێتەوە بەڕاستی هونەر لە ماڵی ئێمە دایمەن بوونی هەبوو حزوری باشی هەبووە مەسەڵەن کڵپەی برام دامن جۆگرێکی باش بوو لەوە فێری جوانی جۆگرتن بووم بەڕاستی من هەر لە تەمەنی 5 ساڵ و 6 ساڵی و جۆم لە گۆرانی فارسیە کۆنەکان گرتووە جۆم لە گۆرانی ئەجنەبی گرتووە من بەو شتانە جۆم گۆش بوو بەڕاستی بە هونەری بەرز بە هونەری پاک بەدەلەوەی کە مەسەن باوکم لەو لاوە گوێ لە هونەری عەربی کلاسیک و هونەری کوردی گۆرانی کوردی کلاسیک ئەگەر لەم لاشەوە ئەم گوێم لەم لاوە لەگەڵ هونەری گۆرانی هونەری کوردی کلاسیک و عەربی کلاسیک و تورکی کلاسیک ئەمانەش لەبەرەوە بووم بە مەڵتی گوێگر بەڕاستی تەزاوقێکی باشم بینی بە حکم ئەوەشی کە بووم بە موزیسیان تۆمارگا لە تۆمەرگای هەڵۆی هەڵۆی کوڕی پورم بۆ بەڕاستی لەگەڵ ئەوە کارمان ئەکرد و داشکە بەسەر نابەجی هێشت کە ڕۆشتە دەرەوە یعنی زیاتر ئاشنا بووم لەگەڵ ئەم هەموو هونەری وڵاتان و میلەتی وڵاتان چونکە تۆ کە تۆمەرگات هەبوو یعنی هونەری هەرچی وڵاتەکانە لە تۆمەرگاکەی توە هەیە خەڵک داوای ئەکات ئەنواع تەزەوقی تیا بۆی ئەوە تۆ زیاتر ئاشنابی بە هونەری میلەتان گۆرانی میلەتان لەبەر ئەوە بینەوە سەد پرسیارە ڕئیسەکە نەکاشتاکان تۆ بڵێ هەفتاکان من ئەم پرسیارم لە پرۆفیسۆری ئەمریکی کردووە پرۆفیسۆری موزیسیانی ئەمریکی کە جایزەی گرامی هەیە لە موزیکی جاز کە دووەم کەس بۆ دوای ئارمسترۆنگ گرامی لەو بوارە وەرگرتەوە بەڕاستی پرسیار نەکوتم بۆچی ئێمە مشکلێکمان هەیە بۆ مشکلی خۆمانم باسکەم تو هونەری کوردی لە هەفتاکانە باشتر بوو ئێستا تووشی ئەم ڕووکوتە بووین و ئەوەی لە باسی مناقەشیشتی مۆسیقی و کردمان دەستێکیان لە شانەوە تەمەنی زۆرش تا 5 ساڵ بۆ کاتە ئێستا نازانم تەمەنی چەنە بەسەر ماوە لە ژیانە کۆنتاکتمان هەیە وتی گوێ بگرە وتێ مشکلێ بەس لە میلەتی تویان نییە وتی لە هەموو عالەمە وای لێ هاتووە وتی بۆیە لە هەموو عالەمە ئەڵێن ساڵی هەفتاکان the golden یعنی ئاڵتوونی ساڵی ئاڵتوونی هونەر و مۆسیقا بوو بەڕاستی شەستەکان تا ڕادێک بەڵام ئەڵێ لە هەفتاکانە با بڵێن شەستەکان و هەفتاکان سەردەمی ئاڵتوونی هونەر بوو لە هەموو جیهانە ئەمەش لە کوردستانە لە گۆرانی کوردیا بەڕاستی شەست و هەفتاکان گۆرانی زۆر باشمان هەبوو گۆرانی بێژی زۆر باشمان هەبوو هەشتاکان درێژکراوی ئەو ڕێچکەیە بوو بەڕاستی ئیشی زۆر جوان گروپی زۆر جوان گۆرانی بێژی زۆر جوان موزیسیانی زۆر باش ئەزین چیە مەسەلەکە ئەگەر جۆ لە گۆرانی و سەردەمانە بگری سیرەکی لە گۆرانەکە تەڕەب هەیە بە عەربیەکەڵی تەڕەب یعنی ئەدا میلۆدی هەیە سیرەکەی مۆسیقا زۆر بە جوانی لە بینەکانە جوابی گۆرانی بێژ ئاەتەوە و تەکمیلی گۆرانێکە سیرەکەی پێشەکی گۆرانی شاکارێ بوو بۆ خۆی هەر مۆسیقا لە ناو یعنی کە خەڵک گوێ لە گۆرانیە گرت گوێ لە مۆسیقاش ئەگەر مۆسیقا شاکارێ بوو لە ناو گۆرانێکە تێکستی گۆرانی هی کەڵە شاعری کلاسیک هی شاعرە سەردەمەکان ئەمانە هەمووی بەکارێ هێنرا شعر تێکست زۆر جوان بوو ماناکانی زۆر جوان بوو ئیمۆشنی زۆر ئیمۆشنەڵ بوو یعنی شتی
با بڵێن سۆزداری عاتفی خەیاڵی تا خەیاڵیشی تیا بوو یعنی دنیایەکی زۆر جوان بوو چکە ئەو ساش سەردەمەکانیش سەردەمی زۆر جوان بوون وردە وردە لە با بڵێن ئەم کارە ساتە ئیتر لە 2000 دروست بوو کە تێکس چوو بەڕاستی تێکس ناشرین بوو میوزیک بوو بە شتێکی سەریع سەفەری یعنی گۆرانی وای لە هاتەوە سەفەریە یەک دوو جار گوێ لێگریتە گوێ ناگریتەوە بەڕاستی نایەتەوە خەیاڵت یعنی وەرە کۆنترین گۆرانی کە لێ ئیتەوە هەمووی لەگەڵ ئەیڵێنەوە لەبەروی ئاوازی تیا میلۆدی تایە چۆتە ناختەوە بەڵام گۆرانی ئێستا ئاوازی میلۆدی زۆر کەمتیایە زۆر کەم بەدیەکەی موزیکێرتیان نیە زیاتر ڕیتمە ئەکۆرداتە مەسەرەن گۆرانی تێکستێکی با بڵێن تێکستەکەی وازح نییە ناچێتە دڵتەوە ناچێتە زەهنتەوە کلیپەکەی بە هەمان شێوە کلیپێکی جارە باسی گۆرانێکاکەینەوە کلیپ جارێ نەسەر ڕێژەکەی تابوتەکەەوەش داکتین بەڕاستی گۆرانی ئێستا لە هەموو بوارەکانیەوە ڕاستە تەقنیە زۆر پێشکەوتووە تەکنیک زۆر پێشکەوتووە بەڵام ئاواز بستێک بڕناکە کە جوی دەگری میلۆدیەکان بستێک بڕناکەن گۆرانی بێژەکان خۆیان بڕناکەن تێکستەکە هیچ نییە بەڕاستی زەعیفە کەم ئیشی باشەیە خۆ با زەڕبی سفری نەکەینەوە ئێسش گۆرانی بێژی باشێ ئاوازدەنێری باشێ گۆرانی باشیش هەیە بەڵام کەمن جاران ئێمە هەمووی باش بوو کەمێکی هەزم نەئەکرا بووت بەڵام ئێستا بەعکسەوەی کەمێکی هەزم ئەکرێ بووت کەمێکی ئەمێنێتەوە بڕەکات علاقەی بۆش نییە بڵێن ئەمە ڕەسەن نییە کلاسیکە شەرقیە میلیە غەربیە باسی ئەوان ناکەین باسی ئەوەکەین کە لێت ئەیە تەئسیرێکی ئەکات لەگەڵ تا ئەمێنێتەوە لەگەڵ تەمەەن تا ئەڕوات گۆرانی بە لەگەڵ تەمەنا بڕواتە بێت جیلاوجیل خۆی بگۆڕێ بمێنێتەوە حەزوری بمێنێتەوە گۆرانی ئێستا هەر لەگەڵ خۆتە هەر لەگەڵ ئەو کەسێک کە حەزی لێکات هەفتەیەک دو هەفتە بڕەکات ناگاتە ساڵی داهاتوو کە سید عەلیەزغەر و توێتی لە ساڵی 20ەکان و 30ەکانە گوێ لە گۆرانی گرین لە 60-70ەکانە هی 3-4 جیل پێش ئێمە کەمە ئێستا گوێی لێگرین و تەمەتوعی پێوکەین بە هەمانەوەی کە باپیرمان باوکمان تەمەتوعی وەرگرتووە بەس گۆرانی ئێستا نە جیلەکە خۆی تەمەتوعی لێکا نە جیلی ئێمە تەمەتوعی لێکین نە جیلی دواتر بڕواکەم تەمەتوعی لێکا ڕای من مەسەلەن ئێستا تەسەوور ناکەی هەنێک لە گۆرانەکان تقریبا مۆنۆلۆجیان لاتە چۆنەڵی بوون بە مۆنۆلۆج بێ یان مۆنۆلۆج چۆنەڵی خۆی لە ئەسڵا بڵێن مۆنۆلۆج وشەیەکی یۆنانیە لە دوو بردە پێک هاتێ مۆنۆواتە تاکە کەسی لۆج بڵێن حیوارەکە قسەکردن هەروەکو چۆن لە شانۆشا هەیە مۆنۆدراما ئەو زەلامە هەم حیوارەکە خۆی ئێڵە پرسیارەکان خۆی کە هەم خۆشی جوابی پرسیارەکاتەوە ئێستا هەنێک گۆرانی جوای لێ هاتووە بەس هەنێک جار ئەم بڵێن مۆنۆلۆجانە چۆنەڵی پێکەنی نایی بوون بە تایبەتی ئەوەی کە لە سەردەمی زووە کە زۆر بەناوبانگ بە مۆنۆلۆج گوتن هونەرمەندی مصری بڵێن گەورە هونەرمەندی عەرەب وی مەسر ئیسماعیل یاسین بووە سەر و سەد مۆنۆلۆجی هەبووە لەم شێوەیە سووکە بڵ چۆنەڵی ئاوازێکی سووکەڵە بووە شعرەکانی بە هەمان شێوە سەردەمی بووە ماوەیەک لەناو خەڵکا ماوەتەوە و ڕۆشتووە تەسەوور ناکەی سەر گۆرانەکانی ئێمە هەنێکیان مۆنۆلۆجی بێ خۆی هەر باڵی خەڵکەکەیە هەڵەیە هەم خۆشی جوابیاتۆم عاجزە بێ لێم هەموو شتێک و بەکەمیژێت و ئەڕوا یعنی زۆر بەزوی دێت و ئەژڕام نامێنێتەوە لای خەڵک ضرور و باسی ئەوت کرد بەڕاستی ئەمە کاتی خۆی لە عێراقی شا گۆرانی بێژی عەرەبمان هەبوو گۆرانی بێژی کوردمان هەبوو کە گۆرانی مۆنۆلۆجیان ئەوەت مۆنۆلۆج دووشت بوو یەکیان لە باتی ڕێکلام بەکارهات یەکیان تەوعیە بوو مەسەلەن تەوعی کۆمەڵگە بوو مەسەلەن ئەوەی گۆرانی کاکی شوفێر ئەوە گۆرانکی مۆنۆلۆج بوو لە عەرەبەکانی عێراقا ئەوەی دکتۆر من شوێنم نییە جێگەم نییە نازانم ئەوەش مۆنۆلۆج بوو ئێستا گۆرانی ئێستا بەداخەوە وەکو مۆنۆلۆجی لێ هاتووە وەکوی تۆ ئیڵێت زۆرێک لە گۆرانەکان بوون بە مۆنۆلۆج یان بەڕاستی هەم یەک کێشەیەکی کەمان هەیە لێرە ئاوازدانەر یان گۆرانی بێژ تااقەتی نییە بە ئاوازدانەرێک بڵێ ئاوازم بۆم تێکستە بۆ دانێ بە زووترین کات شتەکە هەل ئەەکەن هەڵکردنەکە چۆن هێنێ ئاواز لێهێنێ بەڕاستی ئاوازی شوێنێکی کە هی میلەتێکی تر هینی تورکی با بڵێن فارسی یا عەرەبی یان بولغاری ئێستا باوی ئەوەیە مەسەلەن ئاوازی بولغاری یۆنانی با بڵێن ئەرمەنی ئازەری زۆرێک لەمانە یاریپی ئەکرێت دەهێنرێتە ناو گۆرانی کوردیەوە
سەرانە گۆرانی کوردیش شێوانەوە بەڕاستی من ئێستا قەیچێکە بەس نەیکا بە مڵکی خۆی ئێستا بۆ نمونە گۆرانی سەمەتایم جا 3000 جار کەڤەر کراوەتەوە بە هەزە ئەزانی بە چەند زمانی دنیا گۆرانی ئەجنەبی هەیە کە بڕۆ لە یوتیوب سەیری کە یەک دنیا گۆرانی بێژ لە سیەکانەوە ئیڵێن تا ئێستا ساڵی 10 کەس ئیڵێتەوە ئەمە مەوزوعێکی ترە مەوزوعێکی تریش کە لەم وتنەوە دوو بەشە یەکیان ئیکا بە ئاوازی خۆی ئەوە کارە ساتە گەورەکەیە یەکیان هەڕێ کەڤەرە باشە کەڤەر بۆ ئۆکەی کەڤەر بکە بەڵام تۆزی سەرێکین ئێمە کەڤەرمان زیاترە ئێمە گۆرانی وتنەوەمان زیاترە زۆر جار مەسەلەن ئێمە لە گۆرانی کلاسیکیەکان هەمانەکەن نایان لێنراوە گۆرانی ڕەسەنی کوردی لەو گۆرانی ڕەسەنە کوردیاناشە ئەم دەستکاریە هەیە ئەم شتە هەیە کراوە گۆرانی ئازەری هەیە گۆرانی یۆنانی هەیە کە ئێستا چۆتە قاڵی گۆرانی ڕەسەنی کوردیەوە ئێستا کە بەهۆی یوتیوب و دنیای ئینتەرنێتەوە بۆمان دەرەکەن گۆرانیانە پێشتر هەبوون هی میلەتانی ترن کاتی خۆی خەڵک درکی پێ نەکردووە و چۆتە و قاڵبۆکە نایان ڕەسەن بەڕاستی نازانم بۆچی لەبەر ئێستا من ئەگەر کابراکی ئەمریکی بێ لە کۆڵی نوێ بکا لەسەرین ڕاستە ئەتوانم زۆر مەزدەری بەمێ کە بڵێم ئەمە بەپێ ئەم داتایانە بەپێ ئەم مەزدەرانە بەپێ ئەم لێ کۆڵینەوانە کە کراون ئەمانە کوردین بەپێی ئەو ڕێچکەیە بەڵام زۆر گۆرانی کە لێشاوەکەیە کە ئەمە باسی لێشاوەکە ئەکەین با مەسەن بینەر لەوی تێک نەچێ ئێمە باسی دەسەبین بۆ هەموو عگۆرانی تێکستی و شتێک نە ئێمە باسی لێشاوەکە ئەکەین لێشاوەکە مشکلی زۆر سۆرتیە لەو لێشاوەکەیە من ئەگەر کەسێک بێت دیراسی گۆرانی کوردی بکات هەڵبەتە ناچێت لە مامۆستا مەزاری خالقی و لە ئینستیتوت بپرسێ ناچێت لە زۆر کەسی بواری کە لەو بوارە مەسنک و مامۆستا ئەنۆربیان هەر زۆر کەسی کە ئەوانەی کە لە کۆن و سەرقاڵن بە هونەری کوردی و مەقاماتی کوردی و شارەزای هەموو شتەکانیان هەیە کابراوە نادۆزێت و کابراچێ لەسەر لە جادی مەولەوی ئۆرزی پیرەمێرد ئەچێ بۆ تەجیلاتێک لەگەڵ گۆرانی کوردین بەرێ کاتێک کە جووی لێگرێت کارەساتێکی گوێ لێ بێت تەسەڵ ناکەیت ناتوانانی میلۆدیەک بدۆزیتەوە کە بڵێ ئەمە ئەیناسمەوە ئەمە کوردیە یعنی باسی ئەوەکەم کابراایەکی ئەژنەبی بێ بڵێ گۆرانی من گەشتیارمە چمار وڵاتێک ئەچم بە چەند مەسەن سیدیەک چەندم خۆم ریسێرچەرێکی باشم لە سەر یوتیوب وەمانە بۆ گۆرانی میلەتان کە تەزەوقی هەموویەکەم بەڵام خۆشە کە لەگەڵ دەستی خۆتا شتی ئەو وڵاتە ئەهێنیتەوە کابراایەکی ئەژنەبی چ گۆرانکی کوردی لەم تۆمارگایانی سلێمانی دەستکە کاڵی گۆرانی کوردین بەرێش تاوان گۆرانی ئەو ساڵی ئەیادێکە باو لە تەجیلاتەکەی بیفرۆشێ و نسخەی ئەسڵەوە ساغی کاتەوە طبعا یەک کۆمەڵ کارەسات ئێمە کابرا وازانێ ئەمە گۆرانی کوردیە وازانێ ئەمە گۆرانی کوردیە بەڵام نایە لە من و لە فلان و فیسار و تۆ یەکێکەکە بپرسێت بڵێ گۆرانی ئەسڵە کوردێک کامێ من پێی بڵێم کامێ و بیەمێ بەڕاستی لەبەرەوە ئەو لێشاوەکە تێکیاوە تا ئەم جیلە تازێ نازانێ ئەسڵی گۆرانی کوردی و ڕێچکە و ستایڵی گۆرانی کوردی کامێ چکە بانای گۆرانی بێژ و نای گۆرانی نهێنین بەڕاستی ئەو مەوجەیی کە ئێستا هەیە کە 4000 نەقاحێک بۆ سەیری گۆرانی بێژێکیان من لە شەعنی ئەوانە کەم ناکەمەوە بەڕاستی ئەوانە بینەری باشیان بۆ خۆیان دۆزیوەتەوە ستایڵەکان وایە کە بۆ جیلەکەی خۆیان با بڵێن فانێکی زۆر پیاکەن و ئەو جیلەش ئەو ستایڵی ئێوە بەڕاستی باز لەوە ناکەین بەڵام باز لەواکەین ئەو جیلە بەچی ئابزانێ کۆی کە هەمومان فترێک لە فەیسبوک دڵگران بووین بەو فیچەرێک گشتی وا بوو سایتێک کردی کە ڕسمی علیمەردانیان نابوو بە مەجموعە گەنج کەسنی ئەزانی چێ بە ڕسمەکەەوە کەس نەزانی علیمەردان ئەوە علیمەردانە علیمەردان چێ بەڕاستی ناوەکەی چێم زەلامە یعنی باسی واکەین ئێمە بە مناڵی و بەگەنجی ومانە هەموو ئانی پێش خۆمان ئەناسی بەس بۆ جیلی ئێستا گۆرانی بێژەکانی پێش جیلی خۆیان نازانن چێن گۆرانیەکان نازان چێن ناوەکان نازان چێن ئمە باسی ئەم بەشیان ئەکەین باسی ئەو بەشیان ناکەین کە گۆرانی بێژێک فانی زۆرە خەڵکێکی زۆری ستایڵەکەی چۆنێکە ئەوە مەقبولە لای جیلەکەی خۆی مەقبولە ئێمە لاوانێ منیش گۆرانیی کلاسیکە بێ پێم مەقبول نەبێ گۆرانێکی تازەم پێ مەقبول بێت یعنی ئەمە کە دەسەر تەزەوق باسی تەزەوقەکە ناکەین بەڵام باسی ئەوەکەین جیلی تازە سەرمانە جیلی تازە شێوانەوە یا جیلی تازە خۆی سەری لە خۆی شێوانەوە یان ئاراستەیەک هەیە کە سەر لە جیلی تازە ئەشێوێنێ با ئەوەش بزانێ بەڵام با ئەویکەش بزانێ ئەمە ناڵین نابێت
گوێ لە گۆرانی تازە بگرێت نابێت ستایلی تازە بێ ئەسڵم منی چێک مڵانی کە دامن محاربە کرد هەم لەسەرەوەی کە دامن لەگەڵ ستایلی تازە بووم ئیشمە ستایلی تازە کرد و دامن بەرکەوتوی لێرە قەوسێکم بەرێ نەک تازەگەرینە هەم کەسمان دژی تازەگەرینین بەڵام دژی تێکدانی ئەو هونەرین کە بە ناوی تازەگەری دێتە ئاراوە ئەگینا کەسمان دژی تازەگەرینین دڵنیام نەکەر من دڵنیام زۆرێک لە هونەرمەندان هەمان ڕێی بن و تۆش من بە تێکدانی دانانێم نانەنا ئەمەد من بە تێکدانی دانانێم بۆ تێک ناچێت باوەڕکە ئەو مەفهومان ئەو مەفهومە بیرکردنەوە کلاسیکەکەی کە وا ئەزانێت کە ئەمە جێهات تێک ئەچێ هونەری کورتی نامێنێت نا من لەگەڵ ئەوانیم خۆی ئەوەشەکە لە کۆن و محاربەی ئەم هەموو ستایڵانە کراوەکە نەبێت نا هونەری کوردی بنچینەی هەیە بنچینەکان هەن یان ئەگەر من یان ئەگەر فڵان کەس گۆرانێکی مۆدێرن بڵێ یعنی ئەوانەی کە گۆرانی کلاسیک و یا گۆرانی میلی ئەڵێن ونەبن ڕاکەن بەجێ هێڵن نامێنن نەوانە ئەسڵەن جیلی تازەش هەیە ئەی لە جیلی تازەش گۆرانی میلی ئەوترێت لە جیلی تازەش گۆرانی کلاسیکی زین و ئەەکەنەوە ێڵێن ئێمە مۆزیسیانی گۆرانی کلاسیک بە شێوازێکی تازە زین وەکەینەوە نەنا قەت هونەری بنچینی هونەری کوردی تێک ناچێت بەمە لە هەموو دنیاوە لە هەموو دنیا مەسەلەن ئێستا سیرەکەی ڕاپ گۆرانی جاز ئەڵێتەوە کە لە پەنجاکانە گۆرانێک بە کلاسیک یان دوای پەنجاکان بە جاز وتراوە لەو بە بلوز وتراوە ئێستا ڕاپەڕێکەمان گۆرانی کردو بە ڕاپ ناکرێت لە ئەمریکا یان لە ئەوروپا خەڵک مزاحرە بکات یان فەنانە کۆنەکان بێنە سەر تەلەڤیزیۆن بڵێن ئەوانی کەواکەن ئەمە هەڵیان کردو گۆرانی ئەمریکی فەوتا تازە یا گۆرانی کلاسیک و جاز فەوتا نا وانە ئێسش لێ وەکو کوردستان وەکو هەموو شوێنێک فعلەن ئەو ڤایرۆسە لێیاوە چۆنەڵێ بێ باوا بڵێن تووشی فێری مارکێتین بووین ئەبێ هەموو کارەکانمان ئاوا چۆنەڵی بازاڕیانە بێ بۆی بۆ بە کەڵکی فرۆشتن بێ بەڕاستی ئەمەیە کێشەکەی ئێستاکە بازار هەبێ شتی بازاڕیش ئەبێ هەبێ ئەی باشە ئەگەر سیریکە تەزەوقی ئاست چەند نخبە هەیە کاڵی نخبە هەیە تەزەوقی ڕاقی هەیە تەزەوقی هەموو شتێک هەیە ئەی باشە ئەگەر زەلامێک لەو پڕی دنیایان زەلامێکی بەسیط تەزەوقی ئەمانەی نەکرد چی بکە یعنی نابێت گوێ لە مۆسیقا و گۆرانی بگرێ هینێکیش هەن مەجموعی خەڵکیش هەن کە تەزەوقی ئەو گۆرانیان ناکەین کە منوت پێڵین بازاڕی ئەبێ ئەوەش هەبێ بۆیە ئەو جیلەش گوێ لە گۆرانی بگرن با هەبێت تۆ گوێ لێ مەگرێ من گوێ لێ ناگرم ئەو با گوێ لێ نەگرێت خۆ شەرت نییە کە گۆرانێک ئەو ئێمە پێڵین بازاڕیان ئاستی نزمە هونەریان ئێتە لێمان بێت بە موشکیلە قەچێکە گوێ لێ مەگرە من تەزەوق خۆم تێک نایم گوێ لێ ناگرم بەڵام دژیشی نیم ئەبێ هەبێت چکە خەڵکێکیشی گوێ لەوە ئاگرێت ئەبێ ڕێز لەو خەڵکەش بگرن کە گوێ لەوە ئەگرێت ئەبێ ئەو خەڵکەش ئەوەی هەبێت گوێ لێ بگرێت گەر ئەوەی نەیتێ گوێ لە چی ئەگرێت ناتوانێت گوێ لەوە بگرێت کە من گوێ لێگرم بەڕاستی ئێگە گوێ لێ نەگرت مرۆڤێکی چۆن دەرەچێت کە تۆ مجتەمع بکەی بە یەک بەشەوە هەموو بەشەکە گوێ لە گۆرانی ڕاقی بگرن هەمووی نخبەوی بێ نابێ ئێوەی کە ناتوانێت تەزەوقی ئەوە ناکات لی تێ ناکا ئەسڵەن ئەگەر مۆسیقا گۆرانی نەما لە ژیانیا چی بکە ئێمە نەتیجەکەی زانین ئەوانە چی لێ نا نابێت ڕەفزی هیچ ستایڵێک بکەینەوە نابێت ڕەفزی هیچ گۆران بکەینەوە بەس خۆت ڕەفزی ئەوە بکە کە تەزەوقی ناکەی گوێ لێ ناگری تەزەوقی خۆت نەگرێ گوێ لێ مەگرە من ئەو گۆرانەی کە حەزی لێ نەکەم گوێ لێ ناگرم ئیتر بۆچی وا هەستکەم ئەو گۆرانی کە من حەزم لێ نییە ئەبێتە هۆی تێکدانی ئەو گۆرانیانی کە من حەزم لێتی ئەمە کێشەکەیە کێشەکە لەوانەیە چی گۆرانیەکەیە بە هەموو گۆرانیەک هەبێ بە هەموو نوع ستایڵێک هەبێ کێشەکە زین لە چیە خان کێشی جیلی پێش ئێمەیان ئەو موزیسیانانەی کە زەختێکی زۆریان خستە سەر ئێمە نانیش ئێمە پێشکەوین ئێمە تەواڕکەین لەبەرەوەی ئێمە هونەرێکی ترمان پێشکەش ئەکرد لەبەرەوەی کە میلی نەبووین لەبەرەوەی کە ئەوە نەبووین بە جدار ئەسمانە کرد ئیشەکانمان غەربی بوو ئێمە لێیراین زۆر بیزات من لە زمانی خۆمان زۆر لێرام زۆر محاربە کرام لە تیڤیەکان محاربە خۆی ئێستا ئەو ستایڵانەی ئێوە کردوتانە چۆن سەردەمی نابێ ئەوانیش هەبن ئەزانی چۆنە ئێستا سەیرەکەی ئەوەی کە من ئەم کرد لە نەوەکانە لە هەشتاکان و بیداتی نەوەکانە ئەم کرد لێرە وەکو بڤی لێ هات ئێستا ئەوتانێ دار و بەرد بەوایی گۆرانی هەڵەکن زۆر وەکو تۆنیە هی تۆ زۆر باش بوو بە قوربان قورسایی چاکیە بوو سنگینێکی زۆر جوان بوو
تۆ چوومە دێنی کۆنە جێژوان وام دەزانی تۆ هەر لەوێی چاوەڕوانی وەکو جاران ئەسوودە بووم بینەوە سەر ئەوە ئەزانی ئەو فکرەیە ئەوەیە کە واستەکە گەر تۆ بەم ستایڵە گۆرانی بڵێ یان مۆزیک بکەیت گۆرانی کوردی نامێنێ یان بۆ کوردی نییە منشان گۆرانی کوردی یەکەم بۆ کوردی ئیڵێم بەڵام کێشەکە ناڵم لەوەیە واز دەکات عەدای لێەکەی تعدالەتە زەوقیەکەی ئێستا من زۆر کەسێ گوێی لێ ناگرم زۆر گۆرانی هەیە گوێی لێ ناگرم زۆر ستایڵەیە گوێی لێ ناگرم بەڵام نەش بۆ بە مشکلە بەڕاست ناشڵێ مەگەر ئەوە هەبێت مۆسیقای کوردی ئەکەوێ ئەڕوخێ نامێنێ تەعزیب بۆ دابنێم نا ئەو فکرەیە نابێ هەبێت ئەو فکرەیە هەڵەیە تۆ ئیشی خۆ بکە خەڵکێک هەیە مهتەمە بە گۆرانی کلاسیکی کوردی خەڵکێک هەیە مهتەمە بە گۆرانی شەرقی کوردی خەڵکێک هەیە مهتەمە بە ستایڵی سونەتی خەڵکێک هەیە مهتەمە بە ستایڵی تەختی شەرقی یا گۆرانی میلی ئەی ئەمانە خۆ نەکوژراون خۆ نەمردوون خۆیان لێ نهاتووە ئەوانە بەردەوامن لە بەهرە و لە داهێنان و لە تازەکردنەوەی گۆرانی فۆلکلۆر و میلی و گۆرانی کلاسیک و ئەی ئەمە دەوڵەمەند نییە ئەی ئەمە بەشێکی دەوڵەمەند نییە لە هونەری کوردیە ئاخر کاگێدان نه ئەوە بەڕێستان ڕاستە فەرمون بەڵام هێندە مارکیتینەکەیان بە قوتە هەچی گوێگرەکانە بە تایبەت گەنجەکان بەو لایە ڕۆشتن ئێستا حالیەن لە ئەمە 2 ساڵێکە بڵێن لە تەلەڤیزیۆن و لە ڕاگەیاندنەکانە ئەوانەی کاری بڵێن مۆسیقا و گۆرانیەکەن ئۆپێرالەکان هەر وەکو یعنی بەڕاستی هاوارەکەن لە تەلەڤیزیۆنەکان و لە ڕادیۆکانە ئەڵێ جمهورمان زۆر کەم بۆتەوە بە بۆنەی ئەم ستایڵە سەردەمیانە باشە بکەن باشە بەڵێ ئەڵێ چی بکەن باشە مەجبور بوون وایان داوا کردووە نازانم تا چەند ئەگەر گوێیان لێ بگیرێ وا بکەن وایان دانا ئەوانەی ئۆپێراکە مەسەڵەن مەلۆی کەشتی ئۆپێراییەکەن ئەڵێن با هیچ نەبێگەر هەفتەی ڕۆژێک بۆ سەعاتێک لە خوێندنگا چۆن ئەڵێ مناڵە بچووکەکان خوێندنگا سەرەتایەکانەوە هەتا ناوەندیەکان بە هەفتەی 1 سەعاتیان هەبێ وا ڕازی نین یعنی ئەمان بۆ قەیناکە ئەڵێ با چۆن ئەڵێ بازاری ئەوانیش هەبێ ئەمانیش هەبێ بەڵام بەو شێوێنان هێندە مارکێتینەکان بەخۆت بێ بازاری ئەمان وا خەریکەدا ئەخرێ هی ئەمان زۆر لەسەرەوە ئەمەخان ئەمە کێشەیەکی جیهانیە ئەمە کێشەیەکی گلۆباڵە ئەزانی سەرچاوی لە چێو گرتووە سەرچاوی لە پێشکەوتنی تەکنۆلۆژیا گرتووە گەنجی ئێستا زۆر زیرەکترە لە گەنجی جیلی پێشووی خۆی لە چیە لە تەکنۆلۆژیە ئەم تەکنۆلۆژیای کە ئێستا هاتووە ئەو تەکنۆلۆژیای کە دەست ئێمە کەوت دەستگیری پێش خۆمان نەکەوت بوو لەبەرەوە ئێمە تۆزێک پێشکەوتوتر بووین لە جیلی خۆمان ئەم جیلی دوای ئێمەیەت پێشکەوتوترە لە ئێمە لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا لەبەرەوەی کە تەکنۆلۆژیاش زۆر بەسەرعی ئەگۆڕێ ئێمە فریای ناکەین لەبەرەوە کەسی زمانی خۆی فریای ئەکەوێت کەسی زمانی خۆی چیە ئەو جیلەیە کە ئەڕوا بەسەریعی مەسەڵی مارکێتینەکە ژوایی ئێمە کاتی خۆی کۆنسێرتمان کردو نووسیمانە هاتن بۆ هەمووانە باشە ئەو جمهورە چۆ بۆ سەیری گۆرانی سونەتی چۆ بۆ سەیری گۆرانی پۆپ چۆ بۆ سەیری تەختی شەقی چۆ بۆ سەیری ئۆرکسترا چۆ بۆ سەیری هەمان و جمهورە ئێمە چەندەها کۆنسێرتمان کردو لە چەندەها ستایڵی جیازە عەسمان کردووە جمهورەکە و جمهورە بووە بەس ئێستا جمهورەکە گۆڕا ئەمە مهمە طبعا ئێمە کاتی خۆی مارکێتینمان نەزانیوە کۆنسێرتێکمان کردووە لەسەر لافریتە و ڕێکلام و دار و نووسیمانە هاتن بۆ هەمووانە هەموو کەسێک بەخۆڕێتە کۆنسێرتەکە و ستایڵەکەی چۆنی بێ خەڵگەر جوێی لێکردووە هەرگوێی گرتووە بەبێ بزانێتە زەوقی کامێلە ئەسڵا جیلی ئێستا کە هونەر ئەکات بەڕاستی سەیرێکە چی هەیە تیکتۆکی هەیە سناپی هەیە با بڵێن من ئەوانەم نییە جیلی پێش من ئەوانەشی نییە کە من هەمە ئینستاگرام تیکتۆک لایکی سناپ یوتیوب فەیسبوک پیج یەک دنیا شتی هەیە ئەنجا ئەوان وەسیلەی سەریع و ئاسانیان هەیە ئەوان بە کریدت کارتێک ئەتوانێت یەک دنیا لایک و ڕێکلامەکەی بڵاو کاتەوە خەڵکی زیاتر بیبینێت لە یوتیوب هاندانێک هەیە کە ڤیۆرت گەشتە چەند ئەوە پارەت بۆیێت ئێمە کوا زمانی ئێمە شتانە هەبووە طبعا
ئێستا گەنج زۆر زیرەکتر لە مارکتینگ لێمە ئێمە نەمانزانیوە لێمان نەزانیەوە ئێستاش فێری نابین لێستا ناتوانم موزیکەکەی خۆم بفرۆشمەوە بە پارە ناتوانم کۆنسێرتەکەم بە پارە بفرۆشمەوە جیلەکانیش جیلی ئێمە گۆڕا جیلی ئێمە نایە ئێستا نایە بۆ سەیری کۆنسێرتی ئێمەش خۆمان تر چۆن ئەم جیلە تازەیە بۆ سەیری کۆنسێرتی تۆ کایتر ئەوەی کە تۆتت ئۆپێرایە خواکە پاڤاروتی ێستا زین و بێتەوە گۆرانی بڵێ بەقەدەر ڕاپەرێک مەسەلەن جمهوری نییە ناچێتە کۆنسێرتەکەیەوە لای ئێمە ژۆمان لاتوە نابێت گلەی لە زۆر ش بکەین بەڕاستی ئەمە سەردەمی تەکنۆلۆژیایە بمانەوە نێمانە کەوتونەتە ناو ئەم جەنگەڵە پیسەوە ئەمە جەنگەڵێک ئەمە سراحێکە بەڵام گەنجی تازە خۆی تیا دۆزیێتەوە دەرەقەتیەت توانای بەسەرا عشکێت هەمووی زمانزانە هەمووی ئینگلیزی فولە هەمووی لە تەکنۆلۆژیاکە تێگەیشتوازانێ بەکاری بێنێ و لە سیاسەتی مارکتینگەکەش تێ ئەگات ئێمە مەجموعەش هەیە هەلە خۆمانەوە پێمان عیبە بیکەین پێمان عیبە بیڵین پێمان عیبە بەونەوە ڕیکلام بۆ خۆمانکەین بەڵام ئەنە ئەو ئەزانێ بازاڕەکەی چیە لە بەرەوەی و جیلەکەی خۆی ئەناسێت بەپێی جیلەکەی خۆی و دەزەوقی جیلەکەی خۆی نوعی ڕیکلامەکەی خۆی ئەکات نوعی ئیشەکەی خۆی ئەکات ئێستا مەسەلەن سەیرەکەی ئێمە کە کۆنسێرتێک مهمترین باڵین گۆرانی بێژی سەردەمی ئێمە کە کۆنسێرتەکەی تاوا کرد لەسەر مەسرحەکە ئەمە خەڵک ئەچۆ خوارە یەک سەعاتەکە خەڵکە ڕەسمیان نەگرت و ئەمانایان ئەسڵیان خەڵکیش مهتەم نەبوو بەڕاستی بەعزێکی بۆی کە ڕەسمێکی لەگەڵا بگرێ ئیمزایکی لەو گرێ گەنجی ئێستا جیلی ئێستا چیان کرد دێگێ هات یەکەم شت حیمای بۆ خۆی دانا ئەم حیمای کە بۆ خۆی دانا سەم و قورسایی یا بەخۆی ئێمە ئەومان نەزانی بوو حیمامان بۆ دابنرێ و لە جمهورمان جاکەنەوە تا جمهور هەستکان تۆشتی ئەو پیشانی جمهورەکە یاکە ئەم شتە ئەوەی دروست کرد وای لە جمهورەکەی کرد تینوتر بێت زیاتر بلیت بپڕێ زیاتر بڕا بۆ سەیری ئەو فەرقەی دروست کرد کە ئەم شتە بەڕاستی تێگەی ناتوانێت لی نزیک بێتەوە ئەمە شتێکە حیمای هەیە حیمای ناڵێت جمهورەکەی لی نزیک بێتەوە ئەوە ئەهمێتیە نوعیتی مارکتینەکە نوعی پۆستەرەکان نوعی ڕیکلام نوعی کلیپەکان باسی کلیپت کرد بینەوە سەر کلیپی ئێمە زمانی ئێمە مەساڕەکەی کرد شاخێکی جوانم دۆزێتەوە وازین لای شاخەکەەوە کلیپ بکەین ڕۆژێکی کامل بە کۆستەرێک هەموو جانە خۆڵە بوو عراقی دنیا بەلا لا چاو تااتە خوارێ کە لەبەر هەتاوەکە گەشتنێ بووە خێرا تەسویرەکە بکرا دەموچایکی کراش عراقی کردەوە دەموچاو ڕەش مۆدلێکی سیر مشێ درختەکە جوانە لام درختەوە زۆر جوانە وڵا ئەوەش جوانە مەطعنە نییە بۆ ئەوانی پێشووتر کە کلیپیان کردووە یا دەرهێنەرەکان من ڕێزم زۆر بەیان هەیە جوانترین کلیپمان کردو لەسەر تەمان بەڵام تەکنیک واهی بوو لەبەر تەکنیک نەبوو ئێستاش ئەم تەکنیکە ببڕە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمی بڵین لای ئاوەکە و لای بەحرەکە و لای درەختەکەەوە ئەبێ وا بکەینەوە بگەڕێنەوە بەس ئێستا تەکنیکێک هەیە کە لە ژوورێکی بەسیتی ئاوا ئەتوانێت بۆ خاتە ناوێت فیلمەوە نوع بەنامی ئافتر ئیفێکت و شتی سەیسەر هەیە کە و بەنامەی متەتەوور هەیە کواڵەتی زۆر باش هەیە و ئەنجا جاران کچمان نەبوو بێتە درامایەکەوە بێتە شانۆیەکەوە ئێستا کجێتە ناو کلیپەوە پێی ئاساییە ئێستا جاران تۆ نەت ئەتوانی پارە بیت بە مصور پارە بی بە دەرهێنەر پارە بی بە خەڵک بێت ئاکتێ بۆ بکات لە پشتی تۆوە تێگەی ئێستا
خەڵکامی بە پیاوەتی و بە برادراتی ئاتن ئیشان بۆ کردی بە دڵسۆزی ئەهاتن ئێستا بەپارە هەموو ئەتوانی 1000 کەس کۆکەیتەوە ئێستا کچ بە ئاسانیەتە کلیپەوە یا تا ڕکلامەوە لە جاران ئەوانە مەمنوع بوو نەبوو خەڵک شەرمی ئەکرد نەهات کلیپی ئێستاش گۆڕاوە کلیپی ئێستا سێرەکەی هاوشێوەی کلیپەکانی دنیا کلیپ ئەکرێت لە لۆکیشن لە ئیفێکتا لە بەکارهێنانی کچە لە بەکارهێنانی ئەجواکەیە بۆ من تۆر جیلی پێش ئەمە تۆزێک دوورە لە تەزەوقی ئێمە ڕەنگە پێمان هەزم نەکریان پێمان خۆش نەبێ بەڵام بمانەوە نەمانەیە ئەوە خواستی جیلی ئێستا ئێمە حربمان بینی جیلی ئێستا حربی نەدیوە ئێمە ناخۆشیمان بی ئەمانیان دیوە ئێمە لە زمانی تەکنۆلۆژیا نەبووین تەلەفۆنێت 2 ساعتێک هات سەرخەت ئێستا بە مناڵەکەت بڵێ دا بە گەنجێک ئێستا بڵێ وڵات تەلەفۆن جاران نابوو باوەڕ پێ ناکە ئەو تەکنۆلۆژیا ئێستا وای کردووە ئەم ژیان و ئەم ژیانە ئاسوودەیی ئێستا شوای لە گەنج کردووە کە ئەتوانێت شتی باش بکات شتی زۆر بکات بەدەل لە کواڵتێکی من بەجارە باز لە کواڵتی ناکەین کواڵتی هەڵینەوە بۆ تەزەوقی خەڵک من ئێستاش گەورە هەیە تەزەوقی شتێکی زۆر بێ کواڵتی ئەکات کە ئێستا هەیە و گەنجی ئێستاش هەیە کە زۆر تەزەوقی کواڵتی ئیشە کۆنەکان هێشتاکانی هەفتاکان دەکات کە کراوە وتراوە ئەمان تەزەوق کواڵتی و تەزەوق شتێکی ترە بەڵام باسی مەوجەکە و لێشاوەکە بکەین ئەمان شتێکی ترە ئەمەی کە من باسیەکە پێڵی مواکەبەی عەسر ئەمە خانێک شتی کەش زۆر لە گۆرانی بێژە تورکەکان زۆر لە گۆرانی بێژە فارسەکان زۆر لە گۆرانی بێژە عەرەبەکانیش ئەوانەی کە لە هەفتاکانە زۆر ئیشی ڕاقی جوانیان ئەکرد ئێستا کە چوونەتە تەمەنەوە سێرەکی گۆرانی ئەم جیلە بەستاڵ ئەم جیلە گۆرانیەڵێ ئەزانی لیان نات بۆ خاڵۆش باسکەین شەرت نییە کە ئێستا ئەم سەردەمە ئەم جیلە ئەم ئیشانە باوێتی من دانیشم بە هاوشەوی ئەو ئیشە کار بکەم بڵێم وەڵام مادەم ئەو باوێتی نە جمهورت ناوێت وایش جمهورت ناوێت یعنی تۆ هەرجی لەو ستاڵی خۆی هەیە تۆ گۆرانی بێژێکی لە تەمەنێکە ئەبێ بزانی گۆرانی تەمەنی خۆت بڵیت بۆ هەرجیلێ کێڵی مشکلێک نییە یان بۆ ئەو جیلەی بیڵێ یان تۆ گۆرانی تەمەنی خۆ دەڵی شخصەتی خۆ دەڵی ستایڵی خۆ دەڵی نابێت ستایڵە بگۆڕی یان ستایڵیشی گۆڕی نابێ ئابەزەقی شتی جیلی 18 ساڵی بڵێ بەڕاستی تەزەوقی 18 ساڵ زۆری فەرقەتۆ لە 45 لە 50 لە 60 شتێکی جیل بۆ جیلی 18 ساڵ بڵیت گۆرانی ناڵام بڵێ قەی ناکە بەڵام وەکو تێنیجەر شتێک بۆ تێنیجەر بکەیت تەزەوق ناکرێ بەڕاستی ئەبێت شتی تێنیجەر خۆی بیکات چکە جیهان نەبوویت خوان باشتر یەکتریەگەن لەبەرەوە زۆر گۆرانی بێژێکەوەنەوە هەڵێ وازانن لە مواکەبەی عەسران کە باسی مواکەبەی عەسرمان کرازم مواکەبەی عەسر ئەوەیە کە تۆ گۆرانی جیلی 18 ساڵ بڵی کە خۆ تەمەنە 60 تا 50 هەرچەندێکە خەپە زەوەژە بێت جاری وایە ئێستا مەسەلە ئێمە لە سەردەمانێکا بووین گوێمان لە کازم ساهر و لە بۆ نمونە ڕەغب عەلامە گرتووە ئێستا کازم ساهر زۆرینەی کارەکانی هەر قەسیدەیە کاری تیاکات تقریبان زۆر شێوازەکەی نەگۆڕیوە بەڵام ئەگەر بێنی باسی ڕەغب عەلامەکەی بەڵێ زۆر شتی مۆدێرنی زۆر گەنجانەی کردو کە بەم تەمەنەش بەڵێ ئەمرو دیاریش بەڵێ بە هەمان شێوە وایە گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو